خەرجی هاوڵاتیانی هەرێم لە چاو داهاتەکانیان لە زۆربەی وڵاتانی ئەوروپا زیاتر دەکەوێت. بەراوردکاریەکی شۆکهێنەر لە داهات و خەرجی هاوڵاتیانی کوردستان و وڵاتانی ڕۆژئاوا ئاشکرا دەبێت. دامەزراوەی The National کۆنتێکستی نێودەوڵەتی لەبارەی جیاوازی داهات و خەرجی هاوڵاتیانی هەرێم راپۆرتێکی شیکاری بڵاو کردوتەوە. راپۆرتەکە دەری دەخات فشارێکی زۆر لەلایەن حکوومەتەوە بۆ سەرژیانی هاوڵاتیان دروست کراوە. دامەزراوەکە بە پشتبەستن بە داتاکانی سەرژمێری گشتی عێراق کە ساڵی پار ئەنجام درا نووسیویەتی لە هەر سێ پارێزگای هەرێم خەرجی هاوڵاتیان لە داهاتیان زۆر زیاترە. راپۆرتەکە دەڵێت داهاتی مامناوەندی لە هەولێر بۆ هەر تاکێک 266,000 دینارە، لە کاتێکدا خەرجی هەر تاکێک لەو پارێزگایە 323,000 دینارە. لە سلێمانی داهاتی تاک 259,000 دینارە، خەرجیەکەشی 300,000 دینارە. لە دووهۆکیش داهاتی تاک لە چاو دوو پارێزگاکەی دیکە کەمترە کە تەنها 177,000 دینارە، لە کاتێکدا خەرجی تاک لەو پارێزگایە 266,000 دینارە. بەو پێش بێت ئەگەر داهات و خەرجی لە هەر سێ پارێزگاکە دابەشی یەکتر بکەین، ئەنجامەکان بەو شێوەیە: کورتێنانی داهاتی تاک بۆ خەرجیەکانی بەڕێژەی 18% بۆ هەولێر، لە سلێمانیش 14%. هەرچی دووهۆکە کورتێنانەکە زیاترە و دەگاتە 34%. دامەزراوەکە بۆ بەراوردکاری داهات و خەرجی تاک لە چەند وڵاتێکی ئەوروپیش وەکو نمونە وەری گرتووە کە دەردەکەوێت بە پێچەوانەی هەرێم تاکەکانی ئەو وڵاتانە داهاتەکانیان زۆر لە خەرجەکانیان زیاترە. بۆ نمونە لە ئەڵمانیا داهاتی تاک 2500 یۆرۆیە، لە کاتێکدا خەرجیان 1250 یۆرۆیە. بەریتانیا داهاتی تاک 2000 پاوەنە، خەرجیەکەشیان 1250 پاوەندە. لە فەڕەنسا داهاتی تاک 2300 یۆرۆیە، کەچی خەرجی تاک 1300 یۆرۆیە. لە تورکیا داهاتی تاک 700 لیرەیە، بەڵام خەرجی هەر تاکێک 400 لیرەیە. دامەزراوەکە زیاتر دەڵێت ئەو جیاوازیە زۆرەی نێوان داهات و خەرجی لە کوردستان لە کاتێکدایە حکوومەتی هەرێم ڕۆژ دوای ڕۆژ لە ڕێی بەتایبەتکردنی کەرتە خزمەتگوزاریەکان و پێدانی بە کۆمپانیاکان خەرجی زیاتر دەخاتە سەر ئەستۆی هاوڵاتیان کە ئەمە ژوای کردووە هاوڵاتیان نەتوانن بەرگەی ئەو هەموو فشارە داراییە بگرن کە کەوتۆتە سەر شانیان.